ئەفسانەیەک هەیە دەڵێت ڕۆژێک ئەبلیس و هەموو شەیتانە دۆزەخەکان کۆبوونەوە بڕیاریاندا هێزی باوەڕ دوور بخەنەوە لە مرۆڤەکان. پلانی زۆر زۆریان دانا، یەکێک گوتی با بیکەینە ئەو پەڕی دنیاوە، یەکێک گوتی با بیکەینە قوڵایی زەریاوە. دواتر هەمویان کۆبوون لەسەرەوەی کە هێزی باوەڕ ئەوەندە زۆرە لە هەر کوێیەک بێت مرۆڤ دەتوانێت بیدۆزێتەوە. یەکێک لە شەیتانەکان بیرۆکەیەکی زۆر باشی بۆ هات، وتی با باوەڕ بکەین بە دەنکە زەنیانەیەکی زۆر بچووک و لە قوڵایی ناخی مرۆڤەکاندا دای بنین. ئەوان لە دنیاە بە دوایدا دەگەڕێن بێئاگان لەوەی کە لە ناوای خۆیاندا هێزی باوەڕ بوونی هەیە و شاردراوەتەوە. جام تەوەرەمان تایبەت کردووە بەوەی کە چۆن هێزی باوەڕ دەبێت بە کردار، چۆن مرۆڤ بگات بە باوەڕی بێگەرد و تەواو و بێیەقین. هەندێک کردار و ڕەفتارمان هەیە کە بەر لە ڕەمەزاندا ئەنجامی دەدەین، وەکو ئەوە وایە کە ئەگەر بە زمانی من نەبێت وەکو ئەوە وایە کە لە خوای دەشارینەوە، بەڵام لە مانگی ڕەمەزاندا دەبین بە مرۆڤێکی تەواو و بێگەرد و لە دوای ڕەمەزاندا دووبارە دەست دەکەینەوە بەوەی کە خراپە و هەندێک کاری ناشایستە بەرامبەر خوای گەورە و مرۆڤەکان بکەین. جا تەوەرەکەمان تایبەت کردو بەوەی کە چۆن باوەڕی ئەم مانگەمان بکەین بە کردارمان، چۆن نزاڵ پاڕانەوەکانمان ئەوە بن کە گیرا دەبن. هەندێک جار هەمومان کێشەی ئەومانەیە دەڵین زۆر نزاکەین، زۆر نوێژ و تەقواکەین، بەڵام بۆچی ناگات بەجێ؟ ئەبێت ئەوە بزانین کە کێشەکە لە ئێمەدایە، کێشەکە لە پەیوەندیەدایە کە من لەگەڵ خودای پاکتاودا دەیبەستم، ڕەنگە من تەواو ئامادە نەبم و تەواو خۆم پاک نەکرد بێتەوە. کۆمەڵە قسە و باسی تر دەکەین بە خۆشحاڵیەوە. میوانەکەمە دکتۆر سامەڵ بازیانیە کە پسپۆڕانە ئاینیانە ڕۆحیانە وەڵامی پرسیارەکانمانەداتەوە. دکتۆر سەلام عەلەیکوم، خێر بیت. بەخێر بی مامۆستا جان. زۆر سپاس خۆش بێ وەڵبژاردنێن بابەتە. پیرۆزبایی مانگی ڕەمەزان شتانێکین مامۆستا لە خۆمان و تەوان لە ئێوەش بەتایبەت لە هەموو لایەک مبارەک بێت، لە تەواوی مرۆڤایەتی مبارەک بێت لەبەرەی مانگی ڕەمەزان مانگی ڕەحمەتە و مانگی ڕەحمەتیش بەس بۆ موسڵمان نییە، بۆ تەواوی مرۆڤایەتیە. ئەگەر تەمەشای تەواوی مانگی ڕەمەزان بکەین و ئەوەی لە مانگی ڕەمەزاندا دەکرێت سوودەکەی بەس بۆ موسڵمان نییە، بە دەروی موسڵمانیشە. چکە ڕەمەزان مانجێکە کە خودای گەورە ناردوێتی، ئەو خودایە ڕەب العالەمینە و لە ڕێگای پێغەمبەرێک شەوە ناردوێتی، ئەو پێغەمبەرە ڕەحمەتەن للعالەمینە. جا بۆیە ئێمە دایمەن لەگەڵ ئەوە داین شتە جوانەکانی ئیسلام قەتیز نەکەین لە موسڵمانانە. مانگی ڕەمەزان مانگی ڕەحمەتە بۆ هەموو مرۆڤایەتی، ئەوەی موسڵمانە ئەوەی موسڵمانیش نییە. جا بۆیە دەڵێم لە هەموو لایەک مبارەک بێت، لە هەموو ئینسانێک مبارەک بێت، خدای گەورە بیکاتە مایەی تەبایی و برایەتی و خۆشەویستی و لێک نێزکبوونەوە و کاری چاک و هەنگاوی چاک ئینشاءڵڵا. مامۆستا بابەتی مانگی ڕەمەزان کە وتت بۆ هەموو مرۆڤایەتیان سەبارەت بە مێژووی ڕەمەزان، ئایا ئەم بابەتی ڕۆژوگرتنە لە سەردەمی ئیسلامەوە دروست بووە یاخود پێش ئەوانش هەبووە و لە ئاینەکانی ترش هەیە؟ ئەگەر تۆزێک باسی ئەو مێژووەشمان بۆ بکەی بزانین. بەڵێ چۆنە؟ ئێمە جوانترین سەرچاوە بۆی کەوا مێژووی پێ بناسین، تەماشای مێژووی پێ بکەین قورئانە. خوای گەورە فەرمێت بسم الله الرحمن الرحیم كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم. واتە ئەی ئیمانداران ئەوە نوێژ لەسەرتان نووسرا و کرا بە ئەرک بەواجب وەکو چۆن لەسەر کەسانێک لە پێش ئێوە کراوە بە ئەرک بەواجب. واتە ئەم ئاەتە زۆر ڕوونەکەوە ڕۆژوو لە پێش ئێمەش هەر هەبووە. لە پێش ئێمەش بەڵێ، بەڵام ئایا بە هەمان شێوە بووە، بە هەمان میکانیزم بووە؟ دەکرێت لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی جیاواز بوو بێت، لە قەومێکەوە بۆ قەومێکی جیاواز بوو بێت، لەوانەیە لای کەسانێک 30 ڕۆژ نەبوو بێت، 3 ڕۆژ بوو بێت، لەوانەیە لە تەواوی خواردن و خواردنەمەنەکان خۆیان مەنع نەکردوێت، لە بەشی خۆیان مەنع کردوێت، بەڵام لە کۆتاییە سیام هەر هەبووە. و لە هەمان کاتا سیام لای بەشێک لە قەومەکان ئەوەش بووە کەوا خۆگرتنە لە قسەکردنیش. ئینی نەذەرت للرەحمانی صەوما فەلەم ئوکەلیمە اليەومە ئینسیە. نەزرم کردووە کەوا بە ڕۆژوو بم ئەمڕۆ لەگەڵ هیچ ئینسانێکا قسە ناکەم. واتە بەشێک لە شێوەیە لە شێوەکانی ڕۆژوو بگرتن بووە لە قسەکردن کە قسە نەکە. ئەمڕۆ لەگە هیچ بەنی ئادەمێکا قسە ناکەم. واتە ڕۆژوو هەبووە، بەڵام بە شێوەی جیاواز و هەر یەک لە سەردەمی خۆیاندا بە ئەو شێوەی بە ڕۆژوو بلە کە خوای گەورە پێی باش بووە کە بۆ شێوێ بن. بەڵێ واتە ڕۆژوو لە پێش ئێمە شەر هەبووە.
زۆر باشە مامۆستا دوو باوەڕ هەیە باوەڕێک هەیە دەڵێن ئەوەی کە زووتر دەمرێت کەمتر تووشی گوناحە بێت ئەمە 100% ڕەنگە ڕاست بێت بە خۆشحاڵیەوە باوەڕێکی تریش هەیە دەڵێت نەخێر ئەوەی کە زیندووە دەرفەتی ئەوەی دەبێت خی گەورە دووبارە مانگی ڕەمەزانی بکاتە قسمەت و مانگی ڕەمەزان بکاتە دەرفەتێک بۆی یاخود هەلێکی باتێک کە پاک بێتەوە لە هەموو گوناحە و خراپەکاریەک و ببێت بە مرۆڤێکی تەواو پاک و مسلمان و خواپەرست ئایا چۆن وا بکەین لە مانگی ڕەمەزاندا ئەو دەرفەتێک کە پێمان دراوە خی گەورە مانگی ڕەمەزانی دووبارە کردن بە قسمەت و ببین بەو مرۆڤی کە خی گەورە لەمان چاوەڕێیەکات دەستان خۆش بە حقت ئەم بابەتە ڕاستەخۆ ئەو چیرۆکی کردەوە بیرم کە لە سەردەمی پێغەمبەری خوا دە سڵام ڕوویدا یەکێ لە سەحابەکان کە ناوی تەڵحەیە خەوێک دەبینێ خەوەکەی زۆر لاسەیە لە هەموو شۆن باسێکە خەوەکەی چی بوو دوو کەس هەبوون دوو برا هەبوون پێکەوە موسڵمان بوون یەکێکیان زیاتر خۆی ماندوو کردبوو لە تاعەت و لە عیبادەت و لە جیهاد و لە ژیان بۆ ئیسلام و ئەوەی ترش مسلمان و بەڵام وەکو ئەو زۆر خۆی ماندوو ناکرد قەدەروا بێ ئەو کەسەی کەوا لە پێشە ئەمرێ ئەو کەسەی کە زیاتر خۆی ماندوو کردووە لە دوای ساڵێک اینجا ئەوە تر ئەمرێکەوە زۆر خۆی ماندوو ناکرد تەڵحا فەرمی لە خەوما قیامەت بوو لە بەردەم دەرگای باش ڕاوەستا بووین ئەو دوو برایە لە پێش و منیش لە دوایانە وەستا بوو دەرگای باش کرایەوە یەکەم جار ئەوەیان بان کرد کە زیاتر ژیاوە بەڵام کەمتر هەوڵی داوە بریانە ژوورەوە دوای ماوەیەتر دەرگا کە کرایەوە اینجا بان ئەوەی تریان کرد کە زۆر هەوڵی داوە کەمتر ژیاوە بەڵام زۆر هەوڵی داوە بانکی ئەوشیان برە ژوورەوە ویست چاوەڕێم بوو تی دەرگا کرایەوە پێمی ئەوە تو جارێ وەختی ناتۆ بگەڕێەوە چکەشە نەوردووە تەڵحا کە خەبەری بووە ئەیگوت ئەم خەوم لە هەموو شوێنێ باسە کرد لام سەیر بوو هەتا پێیان وتم باشە بۆ ناچی لای پێغەمبەر باسێکی بزانت چییە مەسەلە تویست کە چوون لای پێغەمبەر باسم کرد دنیا ڕۆژە شتێکی ئاوهام بینیوە پێغەمبەری خوا فەرمووی باشە سەیرەکەی لەکوێیە جیاخی یا ڕەسوڵ ئەوە زیاتر هەوڵێدا پێغەمبەری خوا فەرمووی ئەی تۆ نازانی ئەو ڕەمەزانە زیاتری بینی ڕەمەزانە زیاتری بینی واتە ڕەمەزان فارغ دروستەکە لە ژیانی ئێمە بۆیە من دایمە لەم ئەو کەسانی کە ئەیانەوێ خۆیان چاکەوەکەن ڕەمەزان هەلێکی زۆر باشە لەبەر کۆمەڵی ئەسباب یەکەم شت لەبەری ڕەمەزان ئەجر پاداش تێیدا چەند هەندەیە واتە قەرەبووکردنەوەی ڕابردوو ئاسانترە واتە تۆ کە نوێژێکەکەی بە ئەکرێت تا 700 پاداش بۆ بنووسێ کە سونەتێک دەکەی بە فەرزێ بۆ حیساب بکرێ واتە ڕەمەزان کارێکی وەختێکی زۆر چاکە بۆ ئینسان بتوانێت ئەوەی لە ڕابردووە لەدەستی داوە تعویزی کاتەوە تۆڕات شەوێکی تدایە خێر من ئەلفی شار 73 ساڵەکە واتە لەبەر ئەوە کاتێکی باشە خاڵی دووەم لەبەر ئەوەی ئەو شتانی کە لە دەرەوەی ڕەمەزان مانعن لە ڕەمەزانە تا ڕادەیەک یان نامێنن یان زەعیفە بن کە ئینسان خۆ بگۆڕێ بۆ نمونە شەیتانەکان لە دەرەوەی مانگی ڕەمەزان وجودیان بە قووەترە هەوا و ئارەزوو نەفسەکان ویستیان زیاترە بەس لە ڕەمەزاندا ئەم دوانە هەردووکیان لاوازە بن یا خود نامێنن بۆیە ئینسان دەتوانێت سەرکێ بەسەر ئیرادەی خۆیان خاڵی سێم لە ڕەمەزاندا دەکرێت ئێمە بین بیر لەوەکەینەوەکەوە خۆ چاکەوەکەین ئەوەیەکەوە لە ڕەمەزان دەرگای ڕەحمەت و سۆز و میهرەبانی ئەو بابەتانی خودای گەورە زیاتر واڵایە لە مانکانی ترە جا بۆی ئەمانە هەمووی ئەوەیە کە بڵین ڕەمەزان دەرفەتێکی زۆر زۆر چاکە کە ئینسان بتوانێت خۆ بگۆڕێ ئینسان بتوانێت ئەو بیرۆکانی کەوا لە مێشکایەتی چاکن بیکاتە واقع لە ژیانی خۆیدا باشە مامۆستا لە سەرەتای بەنامەکە شیرینش ئاماژە پێدان بەڕاستی من نازام ئەوە باشیان نا بەڵام کەسانێکن کە لە مانگی ڕەمەزانە بەڕاستی خۆیان نەگرنەوە لە هەموو شتێک لە زەمکردن بێ لە قسەی خراپ بێ لە کاری خراپ بێ لە هەر شتێک بێ باشە بەڵام ئیتر نوێژەکەن و ئیتر هەموو شتان بەڵام کە ڕەمەزان تەواو بێ دەسەکەنەوە هەرێک لەو شتانە لەوانەشە بەو شێوەیەش نەبێ یعنی بۆچوونی تۆ لەسەر ئەو بابەتە چییە و ئەو نمونانە بینین بەڕاستی ئایا شتێکی ئاسایی ڕێگە پێدراوە گەوەی کە بڵین مادام مانگ کەشێکە هەر باشە ینی دەکرێت باش بێ و دەکرێت خراپ بێ بەڵام چۆن
دەکرێت باش بێ کە ئینسان لەو مانگەیە دێ دەسەکاتە ئامادەبوون لە مزگەوتەکان لە نوێشکردن لە تاعات لە عیبادەت لە خۆ پارێزی لە کۆمەڵشتی ناڕێک و ناڕەوە ئەگەر بێت و بڕیاری ئەوەی دابێ لە ناخەوە کە بەردەوامە بێ ئەوە زۆر چاک بڕیاری ئەوەی دابێ لە ناخەوە کە لەسەر ئەو بۆچوونە لەسەر ئەو چاکسازیە کە لە خۆیان کلوتی لەسەر ئەو بەرەو خواچوونە بەردەوامە بێ بڕیاری دابێ باش بەڵام ئەمە چاکە ئەمما ئەگەر بێت و لە ژوورەوە وەکو عادەت و عورفێک وەریگرت بێ یعنی لێ هەر ڕەمەزان و خەڵکی هەموویەکی بۆ مزگەوت بامش بچم بۆ مزگەوت و دوای ڕەمەزانیش ئەوەی کەوا لە پێش ڕەمەزانم کلیسان دەستی پێکەمەوە واتە بابەتەکەی هەر ڕواڵەتیە هەر شتێکی کۆمەڵایەتیە مەبەستی چاکسازی نییە مەبەستی بەرەو خواچوون نییە مەبەستی پەردەپۆشکردنی ڕابردوویەتی بەبەستی لەوانەیە هەر شان بەشانی خەڵکی کۆمەلگاکەی ئەوان چۆن بوون ئاها بڕوە مەبەستی بوونە لەگەڵ قەڵەباڵغیە ئەوە بەڕاستی خراپە شتێکی زۆر ناڕێکە ناشیاوە و لەگەڵ ئەو شارین بکرێ باشترە هەشتا بکرێ باشە بۆ زەر ناکەین خۆشی زەرەر ناکە بەڵکو قسێ تاسیری بکە بەڵکو ئامۆژگارە تاسیرەکە بەڵکو برادریەک تاسیرەکە ئێمە کارین خراپە لە چیا خراپە کەوا لە خۆیەکە نانی بەوە زەر لە کەس نادا زەر لە خودی خۆیدا بەڵام کارین خراپەکەی کەوا جارێکی تر وازێ دێنێتەوە بۆیە ئەرێن ئەکرێ باش بێ دەشکرێ خراپی بەڵام ئەگەر خراپیش بێت هەر پێمان باشە بکرێ لەوەیە تەسیرێکی لێ بکە کەسێک قسەی بکات تاسیرەکە من تەجروبەم بینیوە کەسێکە بووی ساوەفاتی کردو ڕۆژێ ڕۆژان هاتە لام وتی مامۆستا من لەسەر قسەی تۆ لەسەر قسەیەکت یەک گوشەیەکت زۆر بە خۆما چوومەوە و گەڕامەوە وتم چی بوو تی ڕۆژێ باسی چروکێکت کرد مەلەکولمەوت دێ بۆ لای پێغەمبەری خوا یعقوب پێغەمبەری خوا یعقوب پێ ئەڵێ ئەجئتە زائرا ئەم قابضا هاتووی زیارەتم کە یان ڕۆحم کێشی وتی ئەویش ئەتەیتوکە زائرا هاتوومە بۆ زیارەتت وتی یعقوب پێیوت ئەگەر هاتوو ڕۆژێ ڕۆژان پێش ئەوی بێ ڕۆحم کێشی ئاگادارم بکەرەوە وتی پێیوت بە سێ شت ئاگادار دەکەمەوە تی ساڵ ڕۆی ساڵ هات ڕۆژێک مەلەکولمەوت دێ بۆ لای یعقوب ئەلێ ئەتەیتە زائرا ئەم قابضا ئەلێ هاتیتە ڕۆحم کێشی یان زیادم کەی لێ هاتووم ڕۆحت کێشم ئەلێ کوا وتت سێ شت بۆ نێرم وتی وتم نار بەس تۆ تێنەگەیشتی وتی چیە شتەکە وتی بەیاض شعرك بعد سواده پرچ سپی بوو لە دوای ڕەش بوو ئەوە نیشانەیە بۆتم نار ضعف بصرك بعد قوته چاوز لاواز بوو لە دوای بەقوت بوو وانحناء ظهرك بعد استقامته پشت شەمایە لە دوای کەوا ڕاست بوو ئەو سیانم بۆ ناردی بەڵام تۆ تێنەگەیشتی و بۆ زۆر کەسی تری شوێنێرم تێناگە دەوتی مامۆستا کە ئەر ئەوە نەوتت جئتە زائرا ئەم قابضا زۆر لای خۆم بە خۆما چوومەوە ئەگەر قابضا بێ بۆ لای من چی بکەم فدەکرێت جاری وایە وشەیەکی ئەوە تاسی لە بەرامبەرەکە بکە و ژیانی بگۆڕێ بۆ یارم نا هەر بیکا باشترە من نارم دیاردەیەکی باشە دیاردەیەکی خراپە بەڵام هەر بکرێ باشترە لەوەیە کارگەری لەسەر دروست بکرێ ئینشاءالله زۆر باشە مامۆستا ئێوە وەکو مامۆستایانی ئاینی ئێستا لە ڕیزی پێشەوە لە مینبەرەکانەوە خەڵکانێکی زۆر هەنگوێ لە ئێوە ئاگرن کە پێش نوێژیانەکەن کە وتاریان بۆدەن زۆر ڕێنوێنی ئێوە لە پێش چاوەگرن چۆن کە ئیتر کار لەسەر ئەوە بکەین بەڕاستی هێزی باوەڕ بخینە دڵی مرۆڤەکانەوە نەک لە بەر عیبەی خەڵکی نەیکات ڕەنگە هەندێکمان دەرفەتمان هەبێ ئەگەر عیبە نەبێ کارێک بکەین کە ناشایستە بێ لای خۆی گەورە با کار لەسەرەوە بکەین بۆ منە ئێوە لە پێشەوە ئێمە وەکو میدیاکان کە بۆ خاتری باوەڕەکەمان بۆ خاتری خۆشویستنی خوددا ئەو شتانەکەی نەک لە بەر عیبەی خەڵکی بەحەقەت ئێمە ئەبێ پێش هەموو شتێک ئێستاکە کە من باوەڕم بە شتێک هەیە باوەڕم بەوە هەیەکەوە ئێمە دەبێت کار لەسەر ئەو بابەتە بکەین ئەو باوەڕە لە ناخی خۆما چۆن دەبێ من بێنمە ئەرزی واقع دەری هێنە وەکو جەنابەت باست کرد ئەو باوەڕی کەوا بچکۆلێ و لە قولایی ناخی مندایە جارێ پێش هەموو شتێک من ئەبێ دیدێکی ڕوونم هەبێ بۆ بابەتەکەم یعنی سەجەناو باست کرد مامۆستایانی ئاینی و ئیعلام
ئەوە لە ڕیزی پێشەوە بەڵێ ئەممان خەڵک جۆمان لێرەگرێت ئەبێ ئێمە هەردووکمان دیدێکی ڕوونمان هەبێ ئەمانە چی لەو خەڵکە بکەین با ڕێکەوین لەسەری ڕێکەوین لەسەری لەسەر چی پەروەردەکەین ڕێکەوین لەسەر ئەو بەها جوانانی کە ئەمانە لەسەری پەروەردەکەین چکە لەوانەیە جاری وایە شتێکی لای من زۆر جوانە لەوانەیە لای تۆ جوان نەبێ پێچەوانەکەشی ڕاستە لەوانەیە بەهایەکە بێ لای من لە ڕقم یەک بێ لای تۆ لە ڕقم دەبێ ئەمە وهاکە ئێمە کارەکانمان ناتوانین سەر لە شێواوی تیا بێ و ئەبێتە هۆی ئەوەی کە خەڵکیش سوودمان لێ دەبینی باشە جا بۆیە ئێمە بۆ ئەوەی کە ئەوەی لە ناخمانایە و ئەوەی لە ناختانایە پێویست وایە جارە پێش هەموو شتێک ئێمە دیدێکی ڕوونمان هەبێ ئەمانەوێت چی بکەین ئەو خەڵکە بەرەو چۆ بەرین بە چه ئاراسەیەکا بیان بین واتە ئەوەی ئەو ئەفکاری ناخماندا هەیە تا نەبێتە دیدێکی ڕوون ناتوانین کاری لەسەرکەین کە کردمانە دیدێکی ڕوون ئەو کاتە هەنگاوێکی تر دەچینە پێش ئەو کاتە ئەکرێ بیکەین بە مەبەستێکی نووسراو من ئەمەوێ ئەو خەڵکەوا لێ بکەم کە بەبێ ئەوەی کەوا شمشێری دەسەڵاتی بەسەر ملەوە بێ چاوی خەڵکی بەسەرەوە بێ خۆی چاک بێ واتە من ئەبێ فێر ئەوەی کەم لە ناخیە هەدەفەکەم ئەوەیە مەبەستەکەم ئەوەیە لە ناخی ئەو تاکەدا هێزێک دروستکەم ئەو هێزە پێ بڵێ نەخێر نەکی نەک بلێ شمشێرەکە ئامادەیە نەک بلێت چاوی خەڵک بەسەرتەوەیە ئەبێ لە ناخەوە شتێکی بۆ دروستکەم واتە فێری ئەو هێزەی بکەم ئەو مڕاقەبەی بکەم کە لە ڕەمەزان بەشێک لەوانە ئەوەیە ڕەمەزان هاتووە فێر ئەومانکە تو تەمەشاکەی زۆرێک لە ئێمە لەوایە لە ڕەمەزانە زۆر تونی بێ بەڵام خۆ لە کاتی دەستدۆشگرتنێکە خۆ قومی ئاخوتەوە کەس ئاگای لێ نییە کەشی نایزانێ بەڵام نایخۆی بۆ چکە لە ناخەوە شتێکە لێ نەکی وایە خۆ کەس چاوی پیمانەوە نییە هیچ دەسەڵاتێکیش هێزی بەسەرمانەوە نییە بەڵام نایکی بۆ لە بەری شتێ ناخەوەیە اینجا ئەوە لە دوای ڕەمەزان ئەوە زۆر گرینگە ئەو هێزە بە قوتکین بە هێزیکین بە توانایکین بە دەسەڵاتێکین پەروەردەیەکین ئەو هێزەیە کە لە ژوورەوە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئافرەتێک زیناکە حملێ بێ لە زینا دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمووی یا رسول الله إني حبلى من الزنا ئای زینام کردو يعني حملم هەیە و ئەمێ پاکەوە پێغەمبەری خوا فەرمووی بڕۆ مناڵەکە دانێ يعني ئەوێ دووری کاتەوە يعني چۆن خوازانە تەوبەی کردووە ئەوێ بۆ خۆی ستر کاوێتە تەواز بێنێت دوای مناڵەکە دانێ مناڵەکە دێنێ و دێ وەلای پێغەمبەری خوا یا رسول الله ئەو مناڵەکەم دانە پێغەمبەری خوا فەرمووی بڕۆ 2 ساڵ شیر بدەیت چونکە مناڵ حەقی لەسەر دایکی دیکەوە 2 ساڵ شیر بدات دوای 2 ساڵ ئەکاتەوە باوشی و پاچەنانێکەدا دەسێەوە دگانی دەرچووە بۆی کە بڵێ یا رسول الله خۆی نانەخوا ئیتر پێویستی بە من نەماوە دێتەوە دوای 2 ساڵەکە وەلای پێغەمبەری خوا ئەو کاتە پێغەمبەری خوا سزاکەیەدا مەبەستمان لێرە لەکوێیە ئەم ئافرەتە چی وای لێکا کە بێ بێتەوە وەلای پێغەمبەری خوا خۆ نە شوڕتەی هەیە نە دەسەڵاتی پێغەمبەری خوا بڵێن ئەمن و ئاسایشی هەیە نا خەڵکی بە دوایە ناردۆ بگەڕێ بە دوایە نا ئەم ئافرەتە خۆی دێتەوە بۆ لە بەرەوەی لە ناخیەوە شتێک هەیە پێڵێ ئەگەر لە سزای دنیاش نەجاتت بێ سزای قیامەت هەیە ئەبێ ئێمە ئەوە ناخی مرۆڤەکانە زندووکەینەوە ئەبێ ئەو هەدەفەمان ڕوون بێت کە ئێمە دێین لە ناخی مرۆڤەکاندا هێزێکەیە زندووەکەینەوە کە ئەو هێزە ببێتە چاودێر بەسەرەوە ئەو هێزە پێی بڵێ ئەگەر لە سزای دنیاش نەجاتت بێ سزای قیامەت هەیە خۆ ئەگەر وامان کرد ئیتر بە هەزاران شوڕتە بدەنێنەوە بۆ ماڵ پێویستمان بە شوڕتە نامێنێ وایە ئینجا پێویست وایە ئێمە ئەو پارەی بەڕاستی لە شوڕتە و لە دەستگای مڕاقەبە و لە دەستگای چاودێری و لە شتانیان دروستەکەین سەرفەکەین ئەگە بێت و بێت ئەو پارەیە لە پەروەردەکردنی تاک بەو ئاراسێ سەرفیکەین زۆر شتمان لێگەڕێتەوە ئەو کاتە ئەو تاکە خۆی بێتە مڕاقی بەسەر خۆیەوە پێویستاکە من شوڕتی بۆ دابنم من کاتە پێم لە ترافیکلایت مەدە چکە دوای خوا محاسبەتەکە خۆگە لێرەش محاسبە نەکەی ترافیکلایتەکە نادا ئەگە شوڕتەکەش لەوێ نەبێ جا بۆیە ئەلێم ئەوەی کە لە ناخماندایە ئەبێ جارە پێش هەموو شتێ بێتە دیدێکی هاوبەش لە بەی من و تۆیە دوای ئەو دیدە بێتە مەبەستێکی ڕوون هەدەفێکی ڕوون ئیشی لەسەر بکەین زۆر باش خۆ دەنگی ویژدانیشمان هەیە مامۆستا ئەوشمان کەپ کردووە جارجار بە ئاگای دێنی بەڵێ بێگومان ئەو بابەتش بابەتێکی ترە
فەلسفەکان و لۆژیکان قسەیان لەسەر کردووە ئایا ئەوە هەر ئیمانە کەوا ئێمە باسەکەین یان زەمیر شتێکی ترە کەوا غێری موسڵمان باسەکە بەڵام لە کۆتایی ئێمە بۆش ڕازین ئەگەر ئەوەش زندوو بێتەوە لە خراپەکارەکانمان پارێزی شەشمان نییە ئێمە خراپەکە نەکەین. بەڕاستی ئەوە چەند وتەیەکی زۆر بەنرخی مامۆستا ماڵ بسەبارەت بەوەی کە ئێمە چۆن بتوانین کە لە دوای مانگی ڕەمەزانش ئێمە ئەو خاڵە ڕۆشنەی ناخمان هەمیشە بە ڕۆشنایی بهێڵینەوە و ئەو لە ژێر سێبەری ئەو خاڵەیە بەتوانانی هەموو کارەکانمان ئەنجام بدەین. ماوستا دوێنێ جۆم لە وتارێکت گرت باسیەوەتە کرد کە مانگی ڕەمەزان مانگێکە بۆ ئەوەی ئێمە بتوانین یارمەتی فەقیر و هەژارەکان بدەین. ئایا بەڕاستی یەکێک لە حکمەتەکانی بە ڕۆژووبوون یەکێک لە حکمەتەکان ئەوەیە کە هەست بە نەهامەتی و چزانم ئەو فەقیریە بکەی کە فەقیرەکان ناتوان بە دڵی خۆیان نان بخۆن. کەسێکی ئاسایی بۆ ئێستا سێری ئێمە کە توانای هەیە بۆ نمونە یارمەتی هەژاران بدەیان شتێک بەڵام یارمەتی نادای تر نازم لەبەرەوە کارێک بێ. قسەی تۆ لەسەر ئەو بابەتە چییە؟ بۆچی ئەم مانگە گرنگە ئێمە یارمەتی هەژارەکان بدەین؟ ئێمە خۆی بەڕاستی گرنگە بەردەوام ئاگامان لە هەژارەکان بێ بەڵام ئەم مانگە من دایم ئەوە ئەڵێم ئەم مانگە خولێکە خوای گەورە ساڵی جارێمان کاتە ئەو خولەوە تر لە هەموو بوارەکان و فێرمانەکە لە زەمانکەیە دین ئەوەی سوودمان لێبینین لەو مانگەیە سوودی لێبینین بەڵام چۆن ئێستا مەسەن بۆ نمونە ئەم دەستگای ڕاگەیانە هەر ماوەی جارە پێویستە کادرەکانی بکاتە ناو خولەوە پەرە بە پیشەکانیان بدەن پەرە بە بەهرەکانیان بدەن مرۆڤیش پێویستی وایە ماوەی جار بچێتە ناو خولێکەوە پەرە بە ژیانی بدا و بە دیدی بدا و بە تێگەیشتنی بدا. ڕەمەزانیش ئێمە ئاڵین ڕەمەزان بۆ نییە بەس لە ڕەمەزان لە یارمەتی خەڵک دەین نا ڕەمەزان فێرمانەکە کە ئێمە بەردەوام لە یارمەتیدانی خەڵکدا بین. جا بۆیە لە وتارەکەی باسێواکەم ڕەمەزان دێ خوای گەورە برسیمەکە بۆی کە من هەستکەم ئەوەی کەوا لە تەکشمەوەی ئاها برسیە کە برسی چەنێ ناخۆشە چەنێ بێتاقەتی چەنێ شەکەت و ماندوو چەنە هیلاشی کە توین تێبێت چەنێ بێتاقەتەبی تااقەتی دنیات نامێنێ تااقەتی بزەخەنەیەکت نامێنێ ئەوەی تۆ دیارە ئێوارە بانگەدا و ئەی خۆت و ئیشەکە تەواوێ بەڵام ئەوەی تێکتەوە فەقیری تێکتەوە نازانێمە تاکێ ئەم نەهامەتی و معانەتی بەردەوامە. تۆ چاوەڕی چیتە؟ تۆ ببڕۆی فێر بیت ئەوە چاکەوکەی بۆیە پێغەمبەری خوا فەرمێ والله لا يؤمن والله لا يؤمن والله لا يؤمن سجا فرمي أو كسر إيمان داري كامل نية يعني يا رسول الله فرمي من بات شبعانا وجاره جائع وهو يدري أو كسر كواتيرو جيرانك برسي وأجزاني فبويا إما لرمضان دا براستي خليك فير أبين كوا خلق هجار يعني بوجينوا لدوای رمضان بردوام بين يعني أم تيجيشنا هلية كم من شاكب كم بس لرمضان ئەو تێگەیشتنە هەڵەیە من سەدەقە بکەم بەس لە ڕەمەزانە ڕەمەزان خولێکە فێرمەکە بەڵام دوای ڕەمەزان تەطبیقێکم بەڵام ئێمە بەگەمانە فێربوون تەطبیقەکەمان هەر لە مانگی ڕەمەزاندا بێ بەڕاستیەوە تێگەیشتنیشی هەڵەیە پێویست وایە فێر بین کە ڕەمەزان خولێکە بۆیە کە ئێمە بەردەوام لەسەر چاکانە درێژە بە کارەکانمان بدەین. زۆر باش زۆر باشە مامۆستا جوانترین دێڕی نێوان مرۆڤ و خواکەی ئەوەیە کاڵە با لە بینی خۆم خوای گەورەیە بێ جا بۆ بابەتی چاکەکردن و بەخشین و یارمەتیدان جوانترین بابەتە کە بە بەنهایی و نهێنی بمێنێتەوە لە نێوان خۆ بەندەکەیە بەڵام ئێستا زۆر بەداخەوەم ئەگەر 250 بدەین بە فەقیرێک ئەبێ یەکەم جار کامێری مۆبایلەکەمان تەسویریکە ئینجا خۆمانەی دەین ئایا ئەمە بەشێکە بێت هەندێک کەڵەنێم نەخێر بۆ هاندانێکین بۆی خەڵکی تریش چاو لە ئێمە بکات ئەمە تا چەند ئێوە بە ڕێگایەکی دروستی ئەزانن لە بابەتی خێرکردن و چاکەکردنە. زۆر جوانە قورئان زۆر بە ڕوونی ئەو بابەتی بۆ یەکلاکردنێتەوە خوای گەورە فەرمێ وئین تبدوا الصدقات فنعما هی تبدو الصدقات يعني أو تشاكاني كأيكن أقدر خن فنعما هي شكي زور زوجك وإن تخفوها وتؤتوا الفقراء فهو خير لكم خو قبيش شارنو بدن بفقير كان أو بتشاك تلبو إيوه إسالي حالي نكر دايركة دي سريعة شون حلبي أجا كاتك إما بزاين هذا يشيل شون الشون يخوي دايبين كاتك إما دين تشاكيك أكين أو تشاكية بوغشتيا أو تشاكية بوغشتيا أو تشاكوها بأشكرابيكي شكا كس هستي بي بريندار نابي
من کاتێک دێن ئەلێن لەم گەڕەکوبانە ئەمانەیە قوتابخانەیە بکەین دێم لە بەرچاو بەڕێستان و کاگڕێبین و ئەو خوشکە بەڕێزم ئەلێمەوە من 10 ملیۆنە دەم بۆی کەوا بێتە تشجیع بۆتان خۆ من 10 ملیۆنە دەم کەس هەستی پێ بریندار نابێ فەقیرێک نییە بیدێت مەدەستیەوە واتە چاکە ئەگەر هاتوو بۆ پرۆژێکی گشتی بوو بە ئاشکرا بکرێ باشترە بۆی بیتە قدوێ بۆ کەسانی تر ئەو قسەی ئەو کەسانە ئەلێ ڕاستە بەڵام ئەگە بۆ تاک بوو بۆ شەخص بوو نە ئەبێ بە ئاشکرا بەدزی بێ من بێم لە بەرچاو خەڵکە و پارێ دەمە کاگڕێبین یەکە هەستی پێ بریندارێ بێ ڕاست واتە ئەگەر هاتوو سەدەقەکە چاکەکە بۆ تاکە شەخص بوو نە ئەوا بێ بەنیهێنی بێ بۆی کەوا من نبمە هۆی ئەوەی کەوا ئاساس پارێ دەمێ ناخی بریندارکەم ناو خەڵکە کەرامەت و ئینسانیەتی بڕوشێنم ئەو کەسانی کارێن سەدەقەش بەنیهێنی بیکەی ئەلێرەدا ڕاستە وازحە واتە هەردووشی لە ئیسلامە گرینگە بەڵام هەرێکی لە شۆنی خۆی ئەو تێگەیشتە ئەو چەمکە دەبێ ڕاستەوە بێ ئەگەر هاتوو سەدەقەکە بۆشتی گشتی بوو بەڵێ بە ئاشکرا بیکە و باشترە بەڵام ئەگە بەنیهێنی بوو ئەوە بۆ خەڵک بوو بۆ شەخص بوو ئەو بەنیهێنی بکرێ بۆیە تەماشاکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ بۆ غەزا جێشی عوسرا پارێ زۆریان پێویستە ئەفەرمێ کێ تەبەڕوعەکە ئیمامی عوسمان ئەفەرمێ یا ڕەسوڵ الله هەموو ئەم جێشە لەسەر من بە خواردنی و بە چەکی و بە هەموو لەسەر من بە ئاشکرای لێ ناچێت لە بنگوێی پێغەمبەر بڵێ چونکە کەس پێی نیرە بەڵام لە هەمان کاتە ئیمامی عومەر بە شەوان کۆڵەکە دەبان کۆڵێ بۆ ماڵە فەقیرەکان بۆیان داێ ناڵێ کەس بزانێ فەرقی چیە لە بینەوەی ئیمامی عوسمان و ئیمامی عومەر ئەوەی ئیمامی عوسمان پرۆژێکی گشتیە ئەوەی ئیمامی عومەر تاکە ئەو شێوەیە حەل دەبێت زۆر باشە لەو کەمپینەی کە کردمان لە ماوەیە بۆ ڕۆژاوای کوردستانش بەڕاستی تاوان ماوە ساماڵ ژشێک بوو لەوانەیە کە بەڕاستی بەشێکی ڕاستەخۆ لەگەڵمان بوو دووبارە باسی ئەو بابەتەمان کرد لەوێژ وتت ئەمە کەمپینێکی گشتیە و شتێکی باشە خەڵک هەمووی بیبینێ بێتە هاندانێک بۆ شێوەیە زۆر باش ماوەسان لەسەر ئەم بابەتە بەردەوامە بین یەک پرسیارێک هەیە بەڕاستی ئەو پرسیارە زۆر جارش دووبارە کرێتەوە لە مانگی ڕەمەزانە ئەمە باسێکن بۆ ئەوەی کە خەڵکێک ئێستا سەری ئەماکە وەکو ئامۆژگاریەک لە قسەکانی تۆ وەرەگرێت لە مانگی ڕەمەزانە زۆر جار خەڵک تووشی ئەو تووڕەیی و ڕاڕایی و بێتاقەتیا بێ ڕنگدانەوەیە بێ لەسەر ئەوەی کە لە کاتی سیاقەتا بۆ نمونە چوز ئەم لەگەڵ ماڵ و منداڵیە ئەو تووڕەبوون ئەو برسێتەوە کە تووڕەبوون دروست بێ ئایا ئەمە ڕێگە پێدراوە لە ئاینە کە تۆ لەبەر ئەوەی بە ڕۆژووی ڕەوایەتی بە تووڕەبوونی خۆت بدەیت نابێ گومان ئێمە ڕەمەزان کە بە ڕۆژوە بین یەکێک لە حکمەتەکان و ویستەکانی خودای گەورە لە ڕەمەزان ئەوەیە کە ئێمە بتوانین جڵەوی دەستی خۆمان بگرین وایە ئێستا ئێمە ڕۆژانی ڕابردوو هەتا ئەم کاتە چەند جا ئەومان خواردەوە چەند جا نامان خوارد بەلای کۆ دوو جا نامان خوارد و بانی بەیانی و ناینی مۆڕۆکە جومعەیە وانە چەندین جار ئاومان خواردوتەوەی کە جگەری کێش بووە لەوانەیە لەبیان تا ئێستا ئەگە پاکەتێکی کێشا بێ بەڵام تەماشاکەی هەموو ئەمانە نانمان خواردنە ئەومان خۆرنە جگەرەکەش جگەری کێشاوانە واتە ڕەمەزان فێری ئەومانەکە کە ئێمە جڵەوی نەفسی خۆمان بگرین جڵەوی ژیانمان بگرین واتە سەبر ماوە سەبر پاساو نییە من بە ڕۆژ و مەڵا لە ترافیک لای دەدەم تووڕەی خۆم پێ ناگیرێ ئەوە شتیوانە ئەوە نیشانەی خەلەلە لە تێگەیشتن خەلەلە لە ئیمان بەڕاستی خەلەلە لە تێگەیشتنمان لە ویستەکانی مانگی ڕەمەزان و دووریش نییە جاری وایە خەلەل بێ لە تەندروستیە جا ئینسان کۆمەڵێ شتی لە ناو لاخیا کروستۆڵە چییە ئەم شتانە بەرزە بێتەوە وای لێ کاریگەری سەرەوە پێویست وابچێ وەلای دکتۆری خۆی عیلاجکە بەڵام هیچ ئەمانە پاساو نییە لەبەرەوەی من بە ڕۆژوم ئیتر مۆزەف نەوێری لەگەڵ ما قسە بکە ترافیک لای دەتوانێت خۆی بە سوور پیشاندا من هەر لێدەم کەس نەلێ بڕۆ بە ولاوە چەقۆی بۆ دەرەکەم ئەمە هیچ پەیوەندی بە ڕۆژوە نیە بە پێچەوانەوە ڕۆژوات و ئەو دیاردانە نێڵێ کە کاتێک کەسێک ئێمەش کەسێک ئەبینکەوە پێچەوانەیە ئەبێ خۆی چارەسەرکە یان کێشە لە ئیمانی هەیە یان کێشە تێگەیشتنی هەیە یان کێشە لە جەستەی هەیە دەبێ خۆی چارەسەرکە ئەوە عیبە ئەبێ چارەچەریکە پاساو نییە بووی لە قێنا وادان بە ڕۆژۆ با لێ قبولکەی نانە لێ قبول ناکرێت لە دایرەکان بەڕاستی زۆرە بین لێ قبول ناکرێت پێچەوانەوە وەکو باسمان کرد ڕۆژوو فێر ئەومانەکە ئەگە تووڕە بوو خۆم بگرم نەک ئەگە بە ڕۆژوو بمیتر من بۆم هەیە تووڕە بم شتیوانە
هەر خۆی وتەیەکی چینی هەیە مامۆستا دەڵێ کە مرۆڤ جورئەتی ئەوەی هەبوو بۆ ماوەی چەند کاتژمێرێک خۆی لە خواردن بگرێتەوە کە سەرەکی ترین شتی ژیانمانە ئیترە توانێت خۆی لە هەموو شتێک بگرێتەوە. جایەکێک لە پاڵنەرەکانی ئاینی ئیسلامی ژەوەیە کە مرۆڤێکی بە سەبر و بە ئارام دروستە بەڕاستی. و لە هەمان کەدات بۆ تەواکەری قسەی جەنابشت کۆمەڵێ زۆر لە ئەو کەسانێک کە بایەخ بە گەشە پێدانی مرۆیی ئینسانە دەنیانی وتیان هەر ئینسانە ئەگەر هەر خویەک 30 ڕۆژ پێوەی بگرێ و بەردەوام بێ لەسەری دەبێت بێتە تەبعی و بۆی ڕەمەزانیش تەماشای تۆ 30 ڕۆژ ئەم شتانە دووبارە ئاکەیتەوە واتە ئەوەی بتەوێ بەس بڕیاری لێ بدەی لە ڕەمەزان توانین هەمووی فێربی وایە یعنی لە خۆگرتنە لە خواردن لە خۆگرتنە لە تووڕەیی لە یارمەتیدانی خەڵکە لە گۆڕینی کۆمەڵی تەبایع مەسەن جایان هەموو شەوێ چون بۆ شۆنی خراپی سە ناچم مەسەن 30 ڕۆژ لەسەرێک نەچی بچی بۆ شۆنی باش هەتا توانێت ئەو گۆڕانکاری بکەیت. زۆر باشە مامۆستا گیان ئەستەکەم بەرنامەکەمان بەرەو کۆتاییە چێ لە کۆتاییە پەیامێک تەبێ پرسیارێکی ئێمە نەمان کردبێ یاخود پەیامێکی مانگی ڕەمەزان تەبێ فەرموو. دەستان خۆش بێ وەڵاهی گەورەترین ڕوودا و کە لە ڕەمەزاندا ڕووی داوە ئەوخوای گەورەش تاکە ڕووداوە کە لە ڕەمەزاندا لە قورئانە تۆماری کردووە ئەوەیە کە خوای گەورە فەرمێ شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. بۆیە لێرەوە ئەلێم لە ڕەمەزاندا با ئێمە بین لە قورئان تێبگین نەک قورئان بخوێنین. ئێمە با فێری سنوورەکانی بین نەک حرفەکان و پیتەکان. پەیامەکەم ئەوەیە لە ڕەمەزانە بە دیار قورئانەوە دابنیشین ئەگەر پەڕەیەکیش بێ. یعنی سەبا من شتێک ئاگاداری خەڵکەمەوە باوەڕ بفەرمون لە ژیانی پێغەمبەرا باسەکەم هیچ سەحابە نەبووە لە ڕەمەزانە قورئان ختم کە شتیوان نەبووە لەوانەیە بڵێن چۆن وانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە آخر ئاەتی بۆ دابەزێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا پێغەمبەری خوا لە مانگی محەڕەم بوو یعنی نەگەیشتە ڕەمەزان لە دوای 83 ڕۆژ وفاتی کرد. لە پێش ئەوەش ڕەمەزان هەبووە بڵێ بەڵام قورئان کامل نەبووە واتە ئەم سەحابانە قورئانە بندەستیان کامل نەبووە تا دانیشتن ختمی کرد بەڵام هەر سەحابەیەک بە دیار پەڕەیەکەوە دانیشت کە لای خۆیەتی لە ڕەمەزانە لە خزمەتی ئەو پەڕەیە بوو ژیانی خۆی پێگۆڕی. اینجا بۆیە نەسیحەت و وەسیەتم ئەوەیە بۆ خۆم بۆ تەواوی مرۆڤایەتی ئەوەیە ئێمە لەم ڕەمەزانەیە هەر پەڕەیەک کە لە قورئان خۆت پێت باشە هەر پەڕەیەک شەر نییە پەڕێکی دیاریکراوە هەر پەڕێک هەڵدەوە جوان بیر لێ بکەوە لەگەڵ یا بژی و لەگەڵ وشەکان یا بژی وەکو ئەو وایە نامەیەکە لە خۆشەویستەکەتەوە بۆ هاتووە بیخوێنەوە مەبەستی تۆیە کە بانگە کا مەبەستی تۆیە ئاوا لەگەڵ یا بژێ مانجێک لەگەڵ پەڕێکا بژی ژیانتی پێ بگۆڕیلەوە باشترە وەکو کەسانێک بوو نافەسەی ختماکە من دەختمم کردووە دەختمم کردو چێ میوێت کاریگەی لە ژیان دروستکە. جا بۆیە پەیامەکەم ئەوەیە با ئێمە لە ڕەمەزاندا کە ئەو ڕووداوە گەورەیە هەیە خوای گەورە قورئانی تێدا گرتووە با ئێمە لە خزمەت یەک پەڕەیەک شابین ڕۆژانە بیخوێنەوە و تێبفکرین و لێی تێبگەین بیکەینە بەرنامە بۆ ژیانمان لەوە باشترە ئەمڕۆ دەست بکەم ختمێ بەیانی ختمەی دووەم هەتا ڕەمەزان تەواو بێ 15-20 ختماکەم بەڵام دوای ڕەمەزانیش هیچ هەر بژیت دەست خۆش مامۆستا گیان.